لە کابینەی نوێمدا چی بۆ پارێزگای هەڵەبجە کراوە. یەکەم پوختەی پرۆژە و بڕیارە خزمەتگوزاریە جێبەجێکراوەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پارێزگای هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە کردنەوەی بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەڵەبجە لە ڕێکەوتی 24 سی 2020 دامەزراندنی 15 فەرمانبەر بە شێوەی گرێبەست بۆ بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەڵەبجە، دابینکردنی ئۆتۆمبیل بۆ بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەڵەبجە، پێکهێنانی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە، دامەزراندنی 42 فەرمانبەر بۆ پرۆژەی ئاوی هەڵەبجە بە شێوەی گرێبەست بۆ فەرمانگەی ئاوی هەڵەبجە، دامەزراندنی فەرمانبەرێک بۆ سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە بە شێوەی گرێبەست. لە ڕووی داراییەوە کردنەوەی یەکەی ژمێریاری بۆ بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوەدانی هەڵەبجە، کڕینی 2 ئۆتۆمبیل بۆ بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوەدانی هەڵەبجە، دابینکردنی گشت کەلوپەلێک بۆ باڵەخانەی بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوەدانی هەڵەبجە، تەرخانکردن و خەرجکردنی بڕی 500,960,339 دینار بۆ جێبەجێکردنی 11 پرۆژەی خزمەتگوزاری لە سێکتەری شارەوانی لەسەر ڕێژەی گەڕانەوەی داهات، جێبەجێکردنی هێڵی 132 لە سەیسایەق بۆ هەڵەبجە بە گوژمەی زیاتر لە 17 ملیار دینار کە ئێستا لە 170 تەواو بووە، هێڵی 33 کەیڤ لە وێزگەی هەڵەبجە بە گوژمەی 4.82 ملیار دینار، ئەنجامدانی 33 پرۆژەی دابەشکردنی کارەبا بە گوژمەی 1.4 ملیار دینار. دووەم، پرۆژەی کارەبای هەڵەبجە لەسەر ڕێژەی داهات سێکتەرەکان بۆ ساڵی 2021. سێکتەری شارەوانی هەڵەبجە 4 پرۆژە بە بڕی 45,202,750 دینار، بەڕێوەبەراتی گشتی شارەوانی هەڵەبجە 5 پرۆژە بە بڕی 172,246,500 دینار، کۆی گشتی دەکاتە 9 پرۆژە بە بڕی 270,449,259 دینار. سێکتەری ئاو ئاوەڕۆ پرۆژەیەک بە بڕی 1,959,851,000 دینار. سێیەم، پرۆژەکانی وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێم بۆ پارێزگای هەڵەبجە، ڕەزامەندی بە کرێگرتنی کرێکار بە بڕی 152 ملیۆن دینار بۆ بەڕێوەبەراتی دارستان و پاوانی هەڵەبجە، بەڕێوەبەراتی باغداری، ڕەزامەندی کڕینی محاویلە بۆ بیری دووڕیانی ڕێگای خەرپانی بە گوژمەی 14,700,000 دینار، دروستکردنی لەوحەی کۆنکرێتی بۆ لەکیسنانی نەمام بە مەبەستی بەرهەمێنانی نەمام لە نەمامگەی دارستانی سیروان، ڕەزامەندی کڕینی ئامێری تاقیگا بۆ بەڕێوەبەراتی توێژینەوەی کشتوکاڵی بە گوژمەی 25 ملیۆن دینار، ڕەزامەندی کڕینی سیستەمی کامێرای چاودێری بۆ نەمامگەی دارستانی سیروان بە گوژمەی 27 ملیۆن دینار، ڕەزامەندی پرۆژەی بەرهەمێنانی گەنمی تۆ. چوارەم، پرۆژەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بۆ پارێزگای هەڵەبجە، دامەزراندنی فەرمانبەر، دامەزراندنی 49 پزیشک، 15 پزیشک لە ساڵی 2019، 16 پزیشک لە ساڵی 2020، 18 پزیشک لە ساڵی 2021، دامەزراندنی 30 فەرمانبەری تەندروستی بە گرێبەست بۆ نەخۆشخانەی وەفا سەنتەری چارەسەری کۆرۆنا، دامەزراندنی 30 فەرمانبەر و کارمەندی تەندروستی بۆ نەخۆشخانەی بیارە، تەواوکردنی ناردنەدەرەوەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی کە ژمارەیان 53 کەسە، دابینکردنی خەرجی مانگانەی دەرمان و پێداویستی پزیشکی، دابینکردنی 90 ملیۆن دیناری مانگانە لە ماوەی ساڵی 2021، دابینکردنی 108 ملیۆن و 360,000 دیناری مانگانە بۆ دەرمان و ئامێر و پێداویستی پزیشکی بۆ ساڵی 2022، دابینکردنی خەرجی مانگانە بۆ دەرمان و ئامێر و پێداویستی پزیشکی بۆ ساڵی 2021. پێنجەم، پرۆژە و پلانەکانی وەزارەتی بازرگانی و پیشسازی بۆ پارێزگای هەڵەبجە، ڕەزامەندی بەڕێوەبەراتی پسوولەی خۆراک دراوە بەڵام مامەڵەی لا وەزارەتی دارایی تەواو نەبووە، بەڕێوەبەراتی گەشەپێدانی پیشسازی تازە دامەزراوە نووسرا و کراوە بۆ دارایی، ڕەزامەندی دروستکردنی سایلۆ دراوە و ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە، ناوچەی پیشەسازی یەکێکی ترە لە پرۆژەکان و وەزارەت کە دەخوازێت ڕەزامەندی لەسەر وەرگیرێت. شەشەم، پرۆژە و پلانەکانی وەزارەتی پەروەردە بۆ پارێزگای هەڵەبجە، بودجەی وەبەرهێنانی وەزارەت بۆ ساڵی 2022 بەم شێوەیە، سەرەتا لە 102 بووە کە دەکاتە 930 ملیۆن دینار و دواتر لە 101.28 بۆ زیاد کراوە کە 598 ملیار دینار بووە کە بە کۆی گشتی دەکاتە
لە 3.28 واتە 1 ملیار و 528 ملیۆن دینار. جۆری پرۆژەکان بەم شێوەیە بووە: تاوکردنی قوتابخانەی هەژدەپۆلی بە گوژمەی 750 ملیۆن دینار، تاوکردنی باخچەیەکی ساوایان بە گوژمەی 778 ملیۆن دینار، کۆی گشتی دەکاتە ملیارێک و 528 ملیۆن دینار. ژمارەی مامۆستایانی گرێبەست کە کراون بە هەمیشەیی 102 مامۆستا، ژمارەی مامۆستایانی دامەزراو بە شێوەی وانەبێژی 242 مامۆستا. بڕی زیاتر لە 115,135 دۆلار بۆ کڕینی کەلوپەلی قوتابخانەی هەڵەبجا خەرج کراوە. حوتەم پرۆژە و پلانەکانی وەزارەتی ناوخۆ بۆ پارێزگای هەڵەبجا. یەکەم پرۆژەکانی دروستکردن و نۆژەنکردنەوەی دامەزراوەکانی وەزارەتی ناوخۆ. باڵەخانەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجا بە گوژمەی 4 ملیار و 583 ملیۆن و 95 هزار دینار. هێڵکاری بۆ یاخی ناو پارێزگا بە گوژمەی 1 ملیار و 200 ملیۆن دینار. دانانی حوت سێت ترافیک لایت بۆ چوارڕیانی هەڵەبجا بە گوژمەی ملیارێک و 50 ملیۆن دینار. دروستکردنی باڵەخانە بۆ بەرگری شارستانی هەڵەبجا بە گوژمەی 999 ملیۆن و 427 هزار دینار. دابینکردنی پێداویستەکانی ئەندازەی هاتوچۆ بە گوژمەی 90 ملیۆن دینار. نۆژەنکردنەوەی باڵەخانەی هاتوچۆی قەزای ناوەند بە گوژمەی 51 ملیۆن و 667,500 دینار. نۆژەنکردنەوەی باڵەخانەی هاتوچۆی خورماڵ بە گوژمەی 21 ملیۆن و 90 هزار دینار. نۆژەنکردنەوەی ترافیکلایت و کۆشکی کارمەندان لە قەزای ناوەند بە گوژمەی 21 ملیۆن و 266 هزار دینار. نۆژەنکردنەوەی کۆشکی کارمەندان لە ناحیەی سیروان بە گوژمەی 910 هزار دینار. دابینکردنی کەلوپەل بۆ بنکەی هاتوچۆی خورماڵ بە گوژمەی 21 ملیۆن و 515 هزار دینار. دووەم هێنانەکایی دامەزراوەکانی پەیکەری پارێزگای هەڵەبجا. بەسەندکردنی پەیکەری ڕێخستنی نوێی پارێزگای هەڵەبجا بە فەرمانی وەزاری ژمارە 25964 لە بەرواری 20/12/2021. سێەم میلاکی دامەزراوەکان، کارمەندانی هێزەکانی ناوخۆ، پۆلیس و پۆلیسی هاتوچۆ. گواستنەوە 52، دامەزراندن 24، تەنسیب 11. فەرمانبەران گواستنەوە 3، دامەزراندن 1، تەنسیب 3. چوارەم ئۆتۆمبیل و چەک و تەقەمەنی، دابینکردنی 3 ئۆتۆمبیل بۆ پارێزگا، 14 ئۆتۆمبیل بۆ پۆلیس، 4 ئۆتۆمبیل بۆ پۆلیسی هاتوچۆ، 2 ئۆتۆمبیل بۆ پۆلیسی دارستان و 2 ئۆتۆمبیل بۆ پۆلیسی بەرگری شارستانی، 2 ئۆتۆمبیل بۆ کارتی نیشتیمانی و پاسپۆرت. دابینکردنی 167 کلاشینکۆف بۆ پۆلیس و پاسەوانانی دامەزراوەکانی پارێزگای هەڵەبجا. پێنجەم بودجەی زیادە، خەرجکردنی 85 ملیۆن دینار بەدەر لە پێشینەی مانگانە بۆ پۆلیسی پارێزگای هەڵەبجا، خەرجکردنی 112 ملیۆن دینار بۆ بەرگری شارستانی هەڵەبجا جگەل لە پێشینەی مانگانە. شەشەم ڕقەمی ئۆتۆمبیل، جێگیرکردنی کۆدی تایبەت بە پارێزگای هەڵەبجا لە سیستەمی نوێی تۆماری ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان کە لە ئایندەیەکی نزیکدا دەکەوێتە کار. حوتەم داواکاریەکان، دوای دامەزراندنی 300 فەرمانبەری گرێبەست کراوە بۆ دامەزراوەکانی پارێزگای هەڵەبجا. لیژنەی جۆراوجۆر دروست کراوە بۆ ئەوەی بەدواداچوون بکەن بۆ پێداویستەکانی هەموو بەش و فەرمانگەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ. نووسراو کراوە بۆ دابینکردنی فەوجێک لە لیوای پاراستنی سلێمانی بۆ هەڵەبجا یاخود گەڕانەوەی فەوجی بەرگری و فریاکەوتن بۆ پارێزگای هەڵەبجا.